بەڵام تام حاڵەتی من قسەی تێداکەم هیچ پرۆژێکمان دوانەکەوتووە واتە دواکەوتنێکی گەورە یاخۆت لەوە ئەچێت هەنێ پرۆژەمانێت لە هەنێ خزمەت گوزاریە دواکەوت بێ هەگینا لە ئیستیلامکردنی یەکەدا لە کاتی خۆیان بووە لە پرۆژەکانی نیشتە جێبوونەوەی کە دروست ئەکرێن کستی تایە چیتان کردو بۆی کە یەک نرخ لە هاوڵاتیان وەربگیرێ بۆ کستی ماگانە بە نرخێکی پاڵپشتیکرای بانکی خۆی بەڕاستی قیستی پرۆژەی نیشتە جێبوونەکانەکەوێتە سەر چێک بێڵ و کۆمەڵە نرخاندن پرۆسی نرخاندن لە بەڕێوەتی شیوە بەرێنانی سلێمانی ئەمە وەکو بڕەکان وەکو ئەو بڕانە وەکو سەعرەکان ئەکەوێتە سەر کۆڵەتی پرۆژەکان دەرخستە و نرخاندن بەڵام ئەگەر مەبەستەکی پرسیارەکە لەوە بێت کە چۆن بتوانین پاڵپشتی بۆ کڕیاری پرۆژەکانی نیشتە جێبوون دەستە بەر بکەین بەڕاستی ئێمە یەک ئومێدمان هەیە ئەو ئومێدەمانەیە کە بتوانین وەکو خەڵکانی ناوەڕاست و خوارەوەی عێراق سوودمەند بین لە قەرزە بانکیەکان لەو سیستەمە بانقی پاڵپشتێ بانکانەی کە بانکی ناوەندی بۆ فەرمانبەر و خەڵکی کەشی دابین کردووە یعنی یەکێک لە خراپی ئەگەر بڵێم تەنگێژەی سیاسی لە نێوان هەرێم و بەغدادا یەکێک لە لێکەوتەکانی ئەوە زەرەری گەورەمان تیاکرەوە بۆیە من ئومێدم وایە لە حکومەتی داهاتووە پەیوەندیەکان بە ئاسێ بگەن کە ئێمە سوود لەو یارمەتیە بانکانە لەو قەرزە بانکانە وەربگرین کە بانکەکانی سەر بە فیدراڵ دەیدەن بە هاوڵاتی بە فەرمانبەر چی جۆری پێشینەیە پێشینەی خانووە چ جۆری پێشینەکانی هاوسەرگیری و زۆر بواری کشت و کاڵ و پشتەسازیە ڕاستی زۆر گرنگە لە بە ئاڕاستەی پێکێنانی حکومەتی داهاتوودا بیرێکی گرنگ لەم بابەتە بکرێتەوە چونکە کاریگەریەکی زۆر باشی لەسەر گەشەی ئابووری هەرێمی کوردستانە بێ ئەگەر بتوانین ئەو سوودمەند بین لەو سیستەمی کە لە عێراقا پەیڕەوە کرێت مەبەستەکەی من زیاتر لەسەر ئەوە بوو نرخی دۆلار بۆنە لە پرۆژێک بە 132 وەرەگیریە لە پرۆژەی بە 135 لە پرۆژەی تر بە نرخی ڕۆژ وەرەگیریە چۆن ئەم بابەتە ڕێک ئەخرێتەوە بۆنە هەمان بە یەک ساروەری بگرن هەرێکۆ بە شێوازێ نەبێت و نێکە بە بزایەتە بەسەر هاوڵاتیانەوە خۆی بەڕاستی لە ئێستادا ئێمە بە پیگەشتاندنی وەزارەتی دارایی لە مامەڵەکانی مامەڵە ئیداریەکانە 132 بەکارین بەڵام ئەم 132 زۆرینەی نرخاندنەکانمان ئێستا یعنی لەم ساڵە بە تایبەتی کە ئێمە دەست بەکار بوون کردومانە بە دیناری عێراقی بۆی ئەم گرفتە نێڵێ بەڕاستی بۆ ئەوەی ئەو گرفتە نێڵێن بۆیە نرخاندنەکان کە کرا بە دیناری عێراقی ئەو کاتە هیچ پەیوەندیەکی بەوە نابێنێ واتە پەیوەندی بە سەعری سەرفەوە نامێنێ ئەگەر ئەوانی پێشتر بەو شێوازە کرابێ بەڕاستی بەشێکی زۆر لەوە بەرێنەرەکان ئێستا نرخەکان لە خوا نرخی بازاڕەوە داناوە زۆرینەیان وەکو تەشجیع ینی زۆرینەیان لە خوا نرخی بازاڕێە زۆر بە زەحمەت هەیە من یعنی بۆ فیدباکم بۆ گەڕابێتەوە کە بە نرخی ڕۆژ لەی وەرگیرابێت کاگامان چندێک لە پرۆژەکانی نیشتە جێبوون دو ئەکرێت لە وادی خۆیان بۆ مناڵێ لە کۆتایی 2025 تەواو ئەبێت کابرا سەیرەکڵی وڵا شەژوانی تریش هاتوۆتە سەری گرفتمان بۆ دروست بووە لە ئەمە کاریشە قەرەبووی کڕیار ناکرێتەوە لەبەری کە نووسراوە کارکردن لە ناو ئەقدەکانە بۆ ئەمە چی ئەکرێت ئێمە بە پێی و ئەقدانی کە پەسەندەکەی یا بە پێی مۆڵەتەکانمان تایم بڵمانێت تایمتەڵ لەسەر بنەمایەکی هەندەسی دایانرێ بۆ جێبەجێکردنی پرۆژە و ئەحتیماد و ئەوراقی ڕەسەن بریتە لەو ئەوراقانەی ئەو تایم تێبڵانە کە لە فەرمانگەی ئەمەدا هەیە بەڵام تام حاڵەتی من قسەی تێداکەم هیچ پرۆژێکمان دوانەکەوتووە واتە دواکەوتنێکی گەورە یاخۆت لەوە ئەچێت هەنێ پرۆژەمانێت لە هەنێ خزمەت گوزاریە دواکەوت بێ ئەگینا لە ئیستیلامکردنی یەکەدا لە کاتی خۆیان بووە هیچ کێشەیەکی نەبووە بەڵام هەندێک پرۆژەمانەیە بۆ خەدەماتێکی جێبەجێ نەکرۆ بەڵێ مارکێتێکی نەکرۆ یاخۆت خەزانەیەکی نەکردووە ئەمەمان هەبووم حاڵەتە جوزیانە بەڵام وەکو جێبەجێکردنی پرۆژەکە حاڵەتی ئەو تۆمان نەبووە